پەیکەرتاش بەختیار هەڵەبجەی لە نوێترین کاری هونەریدا پەیکەرێکی بۆ نووسەر و ڕووناکبیری عراقی هادی عەلەوی دروست کرد. ڕووناکبیر هادی نووری سەلمان عەلەوی بیرمەند و زمانزانی عراقی لە شاری بەغداد لەدایک بووە، خاوەنی چەندین کتێبە لە بوارە جیاوازەکاندا. هادی عەلەوی لە دوای چیمیابارانکردنی هەڵەبجە خۆی بێبەری دەکات لە سیاسەتە ناسیۆنالیستەکانی نەتەوەی عەرەب. ئەم نووسەرە لە ڕێگەی نووسین و شعرەکانیەوە داکۆچی لە مافی ڕەوای گەلی کورد کردووە. هونەرمەند بەختیار هەڵەبجەی لە ڕێگەی ئەم پەیکەرەوە پێمانەڵێ داکۆچی لە ڕاستی و دادپەروەری، سنوور و نەتەوە نازانێت. لە ئێستادا من کارێکم کردووە بۆ بیرمەندی گەورەی عەرەب هادی عەلەوی کە پیاوێکی گەورەی مفەکرێکی گەورەی عەرەبە. ئەم پیاوە لە ساڵی 1970 پاش چیمیابارانی هەڵەبجە دێ پاکانە نامەیەک ئەنووسێ کە حەشا لە نەتەوەی عەرەبەکا لەسەر چیمیابارانکردنی هەڵەبجە لە شعرەکەی خۆشیاڵێ من داوا لەو مناڵانە کەم کە ئێستا لە لادەکەی خۆیان یاری ئەەکەن یاوەکو سەرقاڵی هەشتێکی ترن من داوا لە ئەو خەڵکە ئەەکەم کە لەوێ بە بێ تاوان بە کیمیاوی کوژراوە بەم شێوەیە ئەم شعرەی مامۆستا جەمال غەمبار کردوێتی بە کوردی لە جێری ڕۆژنامەکانی کوردستانە بڵاو بوویەوە. ئەم پیاوە موقفێکی زۆر جوانی نوان ئەڵێ من بەری ئەم لەو خوێنی ئەو فڕۆکەوانەی کە قەسفی هەڵەبجەی کردووە، من بەری ئەم لەو جمهوریەتی کە قەسفی هەڵەبجەی کردووە. ئینسانێکی زۆر ئینسانانە و زۆر جوان باز لەو کارەی خۆیەکە. هاوکاتیش پاژەوە کە ئەمە ئەنووسێ مامۆستای بەڕێز عەبدوڵڵا پەشێو شعرێکی بۆ ئەنووسێ ئەڵێ تۆ باڵای بەرزی خۆت لەکوێ هێنا لەناو ئەم کورتە باڵایەنە، بەو شێوە دێتە خوارەوە. خۆشحاڵ بووم کە هاتن ئێوە سەردانتان کردم. ئەم کارە ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە لە شاری هەڵەبجەدا هەنێ لەناو مۆنومنتەکەی هەڵەبجەدا.